وا بەو پاداشتی پێشمەرگەی کە لە ناخۆشەکاندا دەڵێن هەمومان پێشمەرگەیت ئەمە پێشمەرگە بوونە پێشمەرگەم من تەلەفۆنی بۆ دەکەم دەڵێ سەیدی دینارم لە ژیاندانێ بۆ کوێ بێم بچۆم بێم بۆ دەوە. ئەمە وتەی ئەفسەرێکی پێشمەرگەیە ئەو لە کاربەدەستان دەپرسێت ئێوە کە لە تنگانەدا هانا بۆ پێشمەرگە دێنن ئاوا پاداشتی دەدەنەوە. بە وتەی ئەم ئەفسەرە چەندین پێشمەرگە بەهۆی بێموچەیی و بێپارەییەوە ناتوانن تەنانەت بگەنە شوێنی دەوامەکانیشیان. ئەمە خۆپیشاندان و ناڕەزایەتی بەشێک لە پێشمەرگەکانی لێوای نۆی پیادە لە فەرماندەی گشتی وەزارەتی پێشمەرگە و سنووری ئیدارەی ڕاپەڕینە. ئەوان زیاتر لە 170 پێشمەرگەن وەکو خۆیان دەڵێن بەبێ ڕەزامەندیان دەوامەکانیان بۆ لیوای 16 لە خواری و کەرکووک گواستراوەتەوە. پێشمەرگە چ کێشەیەکی نییە، پێشمەرگە پارەی نییە، ژیانی نییە، معاشی نییە. ئەوجا بڕیار دەدەچێ بڕیاری سەقەت باشە تۆ ژیان بیر لە ژیانی ئەو خەڵکەی ناکەنەوە بڕیار دەدەکەن بڕیارێک دەردەکەن کابرا بە واسیتە دەگەڕێتەوە بەرتی لەدا دەگەڕێتەوە جا چی ناکەن بەڵێ وا بە پاداشتی پێشمەرگەی کە لە ناخۆشەکاندا دەڵێن هەمومان پێشمەرگەیت ئەمە پێشمەرگە بوونە پێشمەرگەم من تەلەفۆنی بۆ دەکەم دەڵێ سەیدی دینارم لە ژیاندانێ بۆ کوێ بێم بچۆم بێم بۆ دەوە. سەرباری ناڕەزایەتی لا گواستنەوەی دەوام پێشمەرگە مانگرتوەکان ناڕازین لە دواکەوتنی موچە بۆ نزیکەی 2 مانگیش دەردەبڕن بۆ ئەو مەبەستەش ماوەی 2 سەعات سێڕیانی هیزۆپیان داخست کە هەولێر و سلێمانی و ئیداری ڕاپەڕین بەیەکەوە دەبەستێتەوە. ئێمە ئاگادار نینە نەقلیان کردوینە لیوای 16 نەقلیان کردوینە لیوای 16 ئاگدار نینە پێشیان نەگوتوین بوێ هەموو خەڵکی بناری قەندیل و باوزێ و قەڵاتزێ و ئەو منتیقین داوامان پێ ناکرێت لە لای خانەقین و ئەوانە پێشمەرگە بۆ ئێرە 5,000 دیناری لەمون وەرگتو پێیاتۆ ئێرەکانە ئەمن مانگێ چارەکە معاشەکەم هێنیوە معاشم نییە ماگانە لەبەرەوەی بە 2 مانگان معاشەکەم دەدرێتێ معاشەکەش معاشیان لێ بڕیوم یعنی مانگێ چارەکە معاشەکەم بێ بە 4 مانگان معاشەکی دەکات. ئێستا تۆ تەماشا دەکەی مەکتەبە بۆتە پارە خەستەخانەیە بۆتە پارە معاشی نادەنەوە خەڵکی نە ئیمام وەستای نەی کارمەندی هەچ کارمەندە هەچی پێشمەرگەیە پێیان دەکرێت با بکەن پێیان ناکرێت با بەجێ هێڵن بۆچی خەڵکی بەکوش دەدەن با خەڵکی بەکوش نەدەن ئەگە پێیان دەکرێت مەمنوع یانەکە پێشیان ناکرێت بە زۆرمانشی باوازی لێ بێن و تا کوردستانی بەزێڵن لەوان خەڵکی باشتر هەیە لەوان خەڵکی زاناتر هەیە لەوان خەڵکی هەیە ئەو کوردستانی بەڕێوە بەرێ تقریبا ئێمە هەموو بۆ خۆمان 3 مانگ گۆرمان نەگرتووە ئەو جەکان یەکی 200,000 یەکەم کردوینەوە پێشمەرگانە هاتی ڕاست بە 270,000 یەکەم کراوەتەوە. پێشمەرگەکانی لیوای نۆ وێڕای ئەوەی زیاتر لە 2 سەعات گرت بوونەوە بەڵام هیچ بەرپرسێک بەدەمیانەوە نەهات و گوێی بۆ نەگرتن هاوکە دووپاتیان کردەوە ئەوان کە تەنانەت پارەی کرێ ئۆتۆمبیلی شامپێنیە لا نەڕەزایەتی لە سەر نەبوونی موچە و گواستنەوەی شوێنی دەوام بەردەوام دەبن و ڕێگە و شێوازی دیکەی مەدەنیانە دەگر نەبن. ڕێناز ئەرسەلان سێڕیانی هیزۆب کەناڵی ئاسمانی پێیان.